هەرچەندە تا ئێستا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و کەمبوونەوەی خواست لە سەرئاستی سوتەمەنی لە سەرئاستی جیهان بە شێوەیەکی بەرچاو نرخی نەود بۆ ئاستێکی زۆر نزم دابەزیوە، بەڵام لە سەرەتای سەرهەڵدانی پیشەسازی نەوتەوە با کاریگەری جیۆسیاسی و جەنگ و قەیرانەداراییەکان نرخی ئەو کانزار ڕەشە چەندین جاربێزگەی بەرز و نزمی بەخۆ بینیوە. بە شێوەیەک هەندێک جار چۆتە لووتکە و دواتر بۆ نزمترین ئاست پاشەکشەی کردووە. لە دیارترینەوە قۆناغەش لە ساڵی 1970 بەهۆی سەرهەڵدانی جەنگی عێراق-ئێران نرخی بەرمیلێک نەود لە $2 بۆ $39 بەرز بووە، بەڵام لە ساڵی 1986دا بۆ $10 دابەزیوە. هۆکارەکەشی بۆ کەمبوونەوەی خواست لەسەر نەوت و دروستبوونی جەنگی نرخەکان و ناکۆچی لە نێوان وڵاتانی بەرهەمهێنی نەوت دەگەڕێتەوە. قۆناغی دووەمیش دەکەوێتە نێوان ساڵانی 1997 بۆ 1998 کاتێک قەیرانی دارایی ڕوو لە وڵاتانی باشووری ئاسیا دەکات و دەبێتە هۆی داڕمانی ئابووری ئەو وڵاتانە، ئەوەش وا دەکات خواست لەسەر کڕینی نەود بۆ ئاستێکی زۆر نزم دابەزێت و نرخی بەرمیلێک نەود لە $23 بۆ $11 دابەزێ. قۆناغی سێمیش بۆ ساڵی 2008 دەگەڕێتەوە، کاتێک قەیرانی دارایی بەگشتی ڕوبەڕووی وڵاتانی جیهان بۆەوە، با تایبەتیش وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و بۆ هۆی داڕمانی بەشێک لە بانکەکانی جیهان کە دەتوانرێت بوترێت نرخی نەود لەو کاتەدا لە بەرزترین ئاستی مێژووی خۆیدا بووە، بە شێوەیەک نرخی بەرمیلێک لە $147 بۆ $40 دابەزیوە. دوابەدوایە قۆناغەش با کاریگەریەکانی سەرهەڵدانی بەهاری عەرەبی لە ساڵی 2011 و گەشەکردنی ئابووری جیهان و زیادبوونی خواست لەسەر نەود نرخەکەی پێنایە قۆناغێکی نوێوە و هەر بەرمیلێکی گەیشتە $115. بەڵام لە سەرەتای ساڵی 2016دا بە شێوەیەکی کتوپەر نرخەکەی بۆ $22 دابەزی. لە قۆناغی پێنجەمیشدا کە دەکەوێتە سەرەتای ساڵی 2020 و با جەنگی نرخەکان لە نێوان سعودیە و رووسیا ناودەبرێ، لەگەڵ کاریگەریەکانی سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا و داخستنی زۆرینەی کارگە و هۆکارەکانی گواستنەوە و دوجار کەمبوونەوەی خواست لەسەر نەود نرخەکەی لە $68 بۆ نزیکەی $20 دابەزی. لە دوایین پێشاتیشدا لە پێناو جێڕانەوەی سەقامگیری بۆ بازاڕەکانی جیهان و بەرزکردنەوەی نرخی نەود، ڕێکخراوی وڵاتانی هەناردەکاری نەود ئۆپیک و تەواوی وڵاتانی بەرەمێنی نەود ڕێکەوتون لە مانگی ئایاری 2020ەوە دەست بە کەمکردنەوەی ئاستی بەرەمهێنانی نەود بکرێ، بە ئامانجی گەیشتن بە کەمکردنەوەی 10 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. لە خۆیەوە ڕێکخراوی ئۆپیک لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە جێبەجێکردنی پرۆسەی کەمکردنەوەی بەرەمهێنانی نەود قۆناغ بە قۆناغ دەست پێ دەکات و لە سەرەتای مانگی ئایاری ئەم ساڵەوە تاوەکو ساڵی 2022 دەخایەنێت و وڵاتانی ئۆپیک پڵەس 10 ملیۆن بەرمیل نەود کەم دەکەنەوە. چاوەڕێژ دەکرێت ئەمریکا و وڵاتانی G20 5 ملیۆن بەرمیل نەود کەم بکەنەوە.